ئازیزان بەردەوام دەبین و دەچینە تەوەری دووەم و گفتوگۆ لەسەر ڕۆژێکی جیهانی دەکەین. دیارام ڕۆژە جیهانیە، ڕۆژی جیهانی منداڵانی بێدایک و باوکە بە هۆکاری جەنگ، ئەو منداڵانەی کە بە هۆکاری جەنگ دایک و باوکیان لەدەستداوە. هۆکاری دەرنیشانکردنی ئەم ڕۆژەش بۆ گرنگیدان بە کەسوکاری شەهیدان وەروە منداڵانی بێدایک و باوک بە هۆکاری جەنگ باس دەکەین و هەروەها باسەوە دەکەین کێشەوگیر و گرفتەکانی کەسوکاری شەهیدان چیە و هەوڵەکان بۆ باشترکردنی گوزەران و ژیانی کەسوکاری شەهیدان چێت. تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز ئەدیب لەتیف محەممەد بەڕێوەبەری گشتی شەهیدان و ئەنفالکراوانی سلێمانی لەگەڵمانە. کاگەدی بەخێراتی زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سەرتا لەوە دەست پێ بکەین دیاریکردنی ڕۆژێک تایبەت بە منداڵانی بێدایک و باوک بە هۆکاری جەنگ گرنگەکەی لە چیدا دەبینەوە؟ سپاس بۆ بەڕێستان بۆ بەرنمەکەی بەڕێزت. وەکو هەمومان ئەزانین لە هەموو دنیاە کارەسات و مەرگەسات ڕۆیە، بە تایبەتی ئەو وڵاتانەی کە شەڕیتیا ئەبێتە هۆکارێکی ئەوەی کە کۆمەڵێک مناڵ بێناز و بێباوک بن. ئەم ڕۆژە ڕۆژێکی جیهانیە لەلایەن ڕێکخراوی مافی مرۆڤی نێودەوڵەتی و دەستنیشان کراوە. ئێمەش وەکو کورد بەداخەوە پشکێکمان بەرکەوتووە لەوانە بە چەند هۆکارێک کە هەم هۆکاری کیمیاباران، هەم هۆکاری ئەنفال، هەم هۆکاری شەڕکردن دژی ڕژێمە داپۆسێنەرەکانی عێراق، هەم بەداخەوە دوایین پرۆسش کە لە عێراق و تایبەت و بە هەرێمی کوردستان شەهیدانی دەستی داعشمان هەیە کە ئەوانش کۆمەڵێک مناڵیان بە هەمان شێوە بێناز و ئەوە بوون کە بۆ هۆکاری ئەوەی کە کۆمەڵێک لەو مناڵانە تیای بووە دەربەدەری ئەو وڵاتانە بوون، کۆمەڵێک لەو مناڵانە تیای بووە نەیانتوانیوە هێشتا لەم کاتەیە بگەڕێنەوە زێدی خۆیان. باشە کاک ئەدیب، دیارە وەکو خۆشت ئاماژت پێدا دوایەمین ئەو ڕووداوە ناخۆشانی کە بۆ هۆی شەیدبوونی چەندین پێشمەرگە و بێ باوکبوونی چەندین مناڵ ئیداعش و هەروەها لە ڕابردووشدا هەمان بووە. چی کراوە بۆ ئەو مناڵانە وەکو دەستگای شەهیدان؟ خۆی بابێنێ سەر وەکو مێژوویەک بگەڕێنەوە بۆ دروستبوونی دەستگای شەهیدانی شۆڕشی گەلی کوردستان. پێشتر ئێمە وەکو خۆمان ئەزانین، پێشتر ئێمە وەکو حیزب وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پێشتر هاوکاری و هەماهەنگی خانەوادەی شەهیدانی کردو هەر لە شاخەوە. دوای دروستبوونی مەکتەبی شەهیدان هەبوو لە ساڵی 99 ڕوانشاد جەنابی مامجەلال دەستگای شەهیدانی شۆڕشی گەلی کوردستانی کردەوە. لە دوای ئەمە دەستگاکانی هەردوو دەستگای هەردوو ئیدارەکە یەکیانگر بوو بە وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان. پێشتریش هەموو کۆمەڵێک ماف و امتیازات بۆ خانەوادەی شەهیدان و بۆ مناڵەکانیان دیاری کرابوو، بە تایبەتی مەسلەی خوێندن، بە تایبەتی مەسلەی تەندروستی، بە تایبەتی دروستکردنی یەکەی نیشتەجێبوون و ئێستش بە بەردەوامی هەر لە یاساکانمانە هەیە و ئەوەی کە لە توانا و دەسەڵاتی وەزارەتمان نابوو بێ و بەڕێبەتی گشتەکان و پێشتری دەستگای شەهیدانە هەبێ هەر کراوە بۆ خانەوادەی شەهیدان و بۆ مناڵەکانیان. باشە، کێشەوگیر و گرفتەکانی کەسوکاری شەهیدان خۆی لە چیە ئەبینێتەوە؟ کێنە لای ئێوە داواکاریەکانیان؟ خۆیمە ئەو امتیازاتانەی کە لە یاساکەیە هەیە ئەگەر بینێ سەر واقع هیچی ناکات بە دڵۆ پێخوێنی شەهیدەکە و هەگەر هەموو کوردستانیشی بۆ بگەڕێنیتەوە ناگاتە ئەوەی کە نازی باوک یا خێزانی شەهیدەکە یا خۆشکوبرای شەهیدەکە. کۆمەڵک امتیازات هەیە لە یاساکەیە، بەڵام ئەوەی کە ئێمە خۆشمان هەر وەکو وەزارەت و وەکو ستافی بەڕێوەبەراتی گشتێکی خۆمان ئەزانین کە لە ئاستی قوربانیدانی شەهیدەکان و خانەوادەکانیانە نییە. لەگەڵ ئەمەشا مەسەن ئێمە توانیمانە پێداویستەکانی خوێندن، پێداویستەکانی تەندروستی و پێداویستەکانی نیشتەجێبوون و پێشتریش کە قەیرانی دارایی ڕووینەیە بوو ئەمە ئەو خێز کچ و کوڕی شەهید ئەگەر پرۆسی هاوسەرگیریان پێک بهێنە دیاریکی هاوسەرگیریان وەرەگرت لە ڕێگەی بەڕێوەبەراتی گشتی وەزارەتی شەهیدانەوە. بەڵام بەداخەوە لە دوای دروستبوونی شەڕی داعش و لە دوای دروستبوونی قەیرانی دارایی کۆمەڵک لە امتیازاتەکان ڕاگیراوە. ئێستا تەمەناکەین هیوادارین کە ئەو امتیازاتانە بگەڕێتەوە بۆ خانەوادەی شەهیدان بۆی بتوانین زیاتر خزمەت بە خانەوادەکانیان بکەین. کۆمەڵک امتیازات هەیە تا ئێستا هەر بەردەوامە وەکو کرێ خوێندنی کوڕکچی شەهید کە ساڵانە لە هەر قۆناغێکی خوێندنا بخوێنن، ئێمە کرێ خوێندنەکانیان بۆ دابینەکەین لەگەڵ پێداویستی تەندروستی لەگەڵ ئەوانە. بەڵام هێشتا هەر نەگەشتۆتە ئاستی ئەوەی کە
لە تموحی ئێمە و خانەوادەی شەهیدان نابێ. باشە کاگەدی واتە هەر کوڕ و کچێکی شەهید بیانەوێت لە خوێندنگەیەکی ئەهلی بخوێنن لە زانکۆیەکی ئەهلی بخوێنن پارەکەیان بۆ دابین دەکرێت؟ بەڵێ ئێمە بە بەردەوامی و ئەم ساڵیش تا ئەم کاتەی من و بەڕێز قساکەین کۆمەڵە کوڕکچی شەهیدمان هەبووە لە سەرجەم قۆناغەکانی خوێندن کری خوێندنەکانیان بۆتەوە هەتا پلەی ماستەر و دکتۆراشی بەبێ جیاوازی بەبێ جیاوازی بەڵێ. باشە ئەی تایبەت بە دابینکردنی پێداویستیە تەندروستیەکان ئەگەر ڕەنگە بارودۆخە داراییەکە بۆ هەرمی کوردستان بۆ هەمووان ڕوون بێ ئەگەر کوڕکچێکی شەید پێویستی بە چارەسەر هەبێت لە دەرەوەی وڵات و بە تایبەتتریش با بڵێن بە هۆکاری ئەوانی لە هەڵەبجن چەکی کیمیایی تا ئێستش چەندین مناڵ پێویستی بە چارەسەر هەیە چەندین خانەوادە پێویستی بە چارەسەرێ کە بنێرنێنە بچنە دەرەوە بۆ وەرگرتنی چارەسەر حاڵەتەکان ئەمەیان چۆن حاڵەتەکانی پێشتر مەسەرەن ئەوەی کە باسمان کرد ئەوەی کە لە خەستەکانەکانی هەرێمی کوردستانە بکرێ ئەوانە هەمویان بۆ جێبەجێکراوانە ئەو بەرکەوتەی چەکی کیمیایی وەکو بەڕێزت باست کرد ئەوانەی هەڵەبجە ئەوانەی ناوچەکانی تری هەرێمی کوردستانیش کە هەمانە سێوسێدان و بالیسان و ئەو شوانەتیش کە بەرکەوتە بوون ئێمە پێشتر بوو خۆمان وەکو وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان ئەو پرۆسەیە لە لای ئێمە جێبەجێکراوە وەجبە بە وەجبە ئەنێرانە دەرەوە بۆ وڵاتی ئێران بە مەبەستی چارەسەرکردن ئێستا پرۆسەکە چۆتە لای وەزارەتی تەندروستی بە هەمانگی وەزارەتی تەندروستی و وەزارەتەکەی ئێمە ئەو بەرکەوتانەی چەکی کیمیاوی پێشترینیان تازەترینیان کۆمەڵێک بەرکەوتی چەشی کیمیایی بوون کە پێشێکی یەک لە ڕێگەی پارێزگای هەڵەبجە و وەزارەتی تەندروستی و ئیشوکارەکانیان بۆ جێبەجێکرا و نێرانە دەروی ئێران دەروی وڵات بە مەبەستی عیلاجکردنیان و ئێستش هەر بە بەردەوامی خەستەخانەیەکی تایبەت کراوەتەوە لە هەڵەبجە سەرجەم پێداویستەکانی بەرکەوتێکی کیمیاوی لێو ئەو شتانەش کە پێویستکە لە شوێنەکانی تر بۆیان دابینەکرێ هێشتا من جاری کەش ئەیلێمەوە لەو ئاستایانە بەڵام ئەوەی کە لە توانامانە بێ کردومانەوە بۆمان جێبەجێ کردوون. بەڵێ دیارە لە نێوان کەس و کاری شەیدان بابەتێکی دیکە هەیە ونبوونی ئەو مناڵانەی کە بە هۆکارەکانی جەنگ لە هەرێمی کوردستان لە ڕووی ئەنفالەوە یان هەر بابەتێکی دیکە کە بەداخەوە ئەو جینۆسایدانی بەسەر کووردا هاتۆ وای کردو کە زۆرێک لە منداڵان لە دایک و باوکیاندا ببڕێن چۆن کارکراوە بۆ دۆزینەوەی ئەو منداڵانە بۆ ئاشنابوونەوەیان بە خێزانەکانیان کارەکان تا ئێستش بەردەوامیان هەیە وەکو پێشتریش باسمان کرد بەداخەوە هەرێمی کوردستان و سنووری خۆمان پشکی زۆری بەرکەوتووە لەو پرۆسەی جینۆسایدکردن ئێمە کۆمەڵێک مناڵمان هەیە لە هەڵەبجە کە بەڕاستی لە کاتی پرۆسەی کیمیابارانی شاری هەڵەبجەیە لە کەسوکارەکانیان دابڕاون چەند مناڵێکیان گەڕێنراونەتەوە هەرێمی کوردستان و کاریان بۆ کراوە و ئێستش ئێمە هەر لە ڕێگەی وەزارەتی خۆمانەوە کار لەسەر ئەو پرۆسەیەکەین بەڵام وەکو ئەمە وەکو لای هەمووان ئاشکایە پرۆسەیەکی قورسە پرۆسەیەک نییە مەسەرەن بڵێ ڕاست بچمە بە تایبەتی ئەو مناڵانەی کە کاتی خۆی هاوسنوور بووین لەگەڵ وڵاتی ئێرانە گەیەنراونەتە ئێران و دابڕاون و دراون بە خێزانی تر و بەخێوکراونەوەە پرۆسەیەکی ئاسان نییە پێویستی بە گەڕان هەیە پێویستی بە پشکنینی دیئینە هەیە کە گەڕانەوە ئەم وڵاتە چەند مناڵێکیان خۆشببختانە گەڕاونەتەوە لە خانەوادەکانیان بەڵام بەداخەوە تا ئێستا هەر کۆمەڵێک خانەوادەی شەهیدان هەیە کە سەردانی ئێمە و سەردانی بەڕێوەتی گشتی هەڵەبجە و وەزارەتی شەکەن مناڵی ونبوویان هەیە لەو بوارەیە منەظەمەیەکی دەولیشەیە هەر بۆ خۆی ئیشەکە لەسەر مناڵی ونبوو ICMP هەوەزارەتی ئێمە هەمانگە لەگەڵیا لە هەموو دنیای ئەنی مەسەر منەظەمەکە کارەکەن لەسەر بەشێک لە کارەکانیان مناڵی ونبوو گەڕانە بە دوای مناڵەون بۆکانە وەکو بە بەڕێستم وت ئێمە کۆمەڵک خانەوادەی شەهید هەیە لە هەڵەبجە بە تایبەتی پرۆسەکە پرۆسەیەکی گشتگیر بووە لە ناو هەڵەبجەیە کۆمەڵک مناڵ لە کەسوکارەکانیان دابڕاون وە چوونەتە وڵاتی ئێران لە وڵاتی ئێران دراون بە خانەوادەی تر و لە لای خانەوادەی تر بەخێوکراون پێویستیان بەگەڕان و پشکنینێکی زۆر هەیە لە هەوڵی بەردەوامین بەڵام نەتوانراوە سەرجەم ئەو مناڵانەی کە ون بوون لە کەسوکارەکانیان و لە خانەوادەکانیان بگەڕێنەوە شوێنی خۆیان بەڵام خۆشببختانە ئەتوانین بڵێن چەند مناڵێک کە ئیشیان بۆ کراوە و کە خۆیان هەستیان بە واقعەکە کردووە هاتوونەتە سەردانی کوردستانیان کردووە فەحسی DNA و ئەو شتانیان بۆ کراوە توانراوە بگەڕێنەوە لای خانەوادەکانیان
باشە کاگەدی باست لەوە کرد کە منەظەمەیەک هەیە و کار دەکات بۆ دۆزینەوەی مناڵانی ون بوو و هەماهەنگیشیان هەیە لەگەڵ وەزارەتی شەهیداندا کارەکانی ئەم منەظەمەیە چۆنن تا چەندە جێگی دڵخۆشکەرە تا هەوڵەکانیان با بڵێن هۆکار بۆ دۆزینەوەی هیچ منداڵێک خۆی ئەمە وەکو بەڕێستم بۆ منەظەمەیەکی گشتگیرە لە هەموو دنیا ICMP ئیشەکە یەکێک لەو گەڕانە پشکنینانەی کە هیانە تایبەتە بە مناڵی ون بوو ئێمە وەکو وەزارەتی خۆمان کۆنتاکتمان هەیە لەگەڵیانە پێشتر پێش چەند مانگێک کۆبوونەوەیکی فراوان کراوە لە هۆڵندا بە ئامادەبوونی نوێنەری وەزارەتی ئێمە لەسەر کەیسی مناڵەون بۆکان و لەسەر ئەو مناڵانەی کە بێسەر و شوێن بوون لە شەڕەکانە بە تایبەتی مەسەرەوە خۆمان نەزانین هەر مناڵی ونبوو نیە هەشمانە هەر بێسەر و شوێنە و تا ئێستا مەسەرەن شوێن و مەکانی دیار نییە هەمانگی کراوە ئەتوان بڵێم ئێمە وەکو وەزارەت تازە چونێتە پرۆسەکەەوە لەگەڵ ئەو منەظەمە بەڵام بە بەردەوامی کۆنتاکتمان هەیە لەگەڵیا ئەوەی کە لە توانایە بێت چەند وڵاتێک هەیە مەسەن بۆ نمونە مناڵمان هەیە لە ئێران ئێمە هەمانە بە تایبەتی کە باسەکرێ لەبەرەوەی هاوتەری بوو هاوسن و بۆ لەگەڵمانە ئیشی لەسەر کراوە بەڵام پرۆسەکە پرۆسەیەکی قورسە پرۆسەیەکی ئاسانیە بۆ گەڕانەوەی ئەو مناڵانە پاشە هیچ ئامارێکی ڕاست لەبەردەستایە ئەو منداڵانەی کەون بوون یان ئەو منداڵانەی کە بە هۆکاری جەنگ دایک و باوکیان لەدەستداوە خۆی دوو شێواز کە باسی بکەین مناڵمان هەیە وەکو بەڕێزت باست کرد بوتت ئاماژەت پێیا بە هۆکاری جەنگ دایک و باوکیان لەدەستداوە لە ناو هەرێمن و هیچ گرفتێکیان نییە و لە لای ئێمە ناویان تۆمار کراوە و من حەیەکی ماگانە دابین کراوە بۆیان لە ڕێگەی وەزارەت و بەڕێوەلاتی گشتی شەیدانە مناڵە ونبەکانمان هەیە مناڵە ونبەکان داتایەک هەیە لە پارێزگای هەڵەبجە کە تایبەتە بوێ بە نزیکەی 220 مناڵێک ئەبێ کە باساکرێت لەوێ کە ئەوەی خانەوادانەی خۆیان چوون ناوی خۆیان تۆمار کردووە کە من مناڵێکم هەیە تەمەنی ئەوەیە ساڵی ئەو نەون بووە بەم شێوازەون بووە ئەوانەمان هەیە لە هەڵەبجە بەڵێ ئەمە بەس لە هەڵەبجە ئێمە تقریبان بوارەکەی کە باسمان کرد بواری کاتی کیمابارانەکە کۆمەڵێکی زۆر مناڵ ینی مەسن کە بۆتە هۆکاری ئەوە لە شوێنەکانی تریش هەمان بووە مەسن بۆ نمونە لە پرۆسی ئەنفالا هەمان بووە لە پرۆسی شەیدانی دەستی داعشا هەمان بووە لەو سنووری دۆک و پارێزگای هەولێر لەوێەوە هەمان بووە لێرەش لە سلێمانی ئەگەر کەسێک وەلو خۆشببختانە تا ئێستا حاڵەتی وای نەبووە چەند حاڵەتێک هەبووە توانراوە بگەڕێنەوە بۆ خانەوادەکانیان لە سلێمانی باشە کاگەدی باست کرد کە ئەو منداڵانەی بە هۆکاری جەنگ دێکباوکیان لە دەستداوە ئێستا لە هەرمی کوردستان بەشێکی زۆریان دەژین و موچێکی مانگانیان بۆ براوتەوە چکە لە بڕینەوەی ئەو موچانە خزمەتی دیکە بۆ ئەو منداڵانە چییە؟ ئەوەی کە لە یاساکانە هەبووە ئەوەی کە پێشتر ئیشیان بۆ کراوە مەسەن بۆ نمونە یەکەیەکی نیشتەجێبوونیان بۆ دابین کراوە جا پارچە زەوی بوو بێ یان پێدانی ئێمە بیرمان نەچێ من هەیەکی تریشمان هەبوو پێشتر بەهۆی قەیرانی دارایەوە ڕایگیراوە 27 ملیۆن و نیومان یاوە بە هەموو خانەوادەیەکی شەهید بۆ دروستکردنی خانوویەکی خۆکرد بۆ خۆی لەگەڵ پارچەیەک زەویە لە مەسائلی خوێندنە ئەوەی کە توانی بێتی و چوبێتە پرۆسی خوێندنەوە ئەوەی بۆ کراوە پرۆسی زەواجی هەبوو بێ دیارەک هەبوو ماگانە ساڵانە ینی دیارەکی هاوسەرگیری هەبوو بۆمان دابین کرد و پرۆسی تەندروستی هەچێکی هەبوو بێ بۆیان ئەوەی کە لە یاساکەیە ئاماژەی پێیاوە ئێمە توانیمانە بۆیان جێبەجێ بکەین باشە جگە لەم بابەتانە با بڵێن زۆرێک لە خێزانەکان و کەسوکاری شەیدان چاوەڕێی گەڕانەوەی ڕووفاتی لە دەستچووەکان شەیدەکانی خۆیان دەکەن کارکردن بۆ گەڕانەوەی ئەو ڕووفاتانە چۆنن؟ ئێمە وەکو وەزارەت وەکو ستافی وەزارەت و وەکو وەزارەت پێشتریش ئێمە خۆمان ئەزانین چەند دینگۆڕی بە کۆمەڵ هەڵدراوەتەوە لە ناوچە گەرمەکان کە ئێمە پێڵین ناوچە گەرمەکان لە جنوبی عێراقا بووە بەداخەوە پێشتر کۆمەڵێک ناخۆشی بەسەر ئەو ناوچانە هاتووە هەم لە شەڕی تیرۆریستان کە پێڵێن ناوچە گەرمەکان ئەو کێشانەی تیا بووە و هەم تۆپۆگرافیای ناوچەکەش جاری وایە تێک چووە مەسەلەی بەهۆی بارانبارین بەهۆی گۆڕانی ئاو هەوا و ئەمانە ئەوەی کە توانراوە ئێمە کارمان لەسەری کردو بۆ هێنانەوەی ڕووفاتەکانیان و باسیشی بکەین ئێمە مەسەن مۆنومنتی چەمچەماڵمان هەیە کۆمەڵک ڕووفاتی ئازیزانی لێە لە گەرمیان کۆمەڵک ڕووفاتی ئازیزانی لێ لە دوکان کۆمەڵک ئازیزانی ڕووفاتی لێ بارزان کۆمەڵک
ڕووفاتی ئازانی لێ ئەوانە توانراوە گەڕێنراوەتەوە و ئێستش بە بەردەوامی وەزارەتی ئێمە لەگەڵ مؤسسەی شەهیدی عێراق دەستگای شەهیدانی عێراق بەردەوامە لە هێنانەوەی ئەو ڕووفاتانەی کە ئەزانێت موقعەکان دیاری ئەکرێ و لە ڕێگە توبعەت عێراقیەوە دەستنیشانی شوێنەکانیان ئەکرێت دوای کردین و پشکنینێکی زۆر خۆمانەزانین ئەویش پێویستی بە پرۆسەیەکی هەماهنگە لەگەڵ حکوومەتی مرکزیە بۆی بتوانێت ئەو بکرێت بە بەردەوامی ئێمە هەوڵەوەیان و ئێستش حالیان لەسەر ئەوە ئیشەکەین کە چەند کۆمەڵی ڕووفاتی تر دۆزراوەتەوە و لە توبعەتلی بەغدا دانراوە چاوەڕێەکەین بۆی بتوانین بەهۆی بەداخەوە بۆی بارودۆخی کۆرۆنا و نەخۆشی و کۆمەڵە گرفت کە لە عێراق دروست بوو نەتوانرا بێنێتەوە بەڵام ئێستا وەزارەتی ئێمە کاری لەسەرەکە بۆی بیگەڕێنەوە زێدی ئازیزانیان. باشە کاگەدی دیارە کە سوکاری شەیدان ڕۆژانە بۆ کاری پێشکەشکردنی داواکارەکانیان بەرکەوتنی زۆریان لەگەڵ وەزارەتەکەی ئێوە دەبێت دیارترین ئەو داواکاری و پێویستیانەی لە پاڵ ئەم پێویستیانەی کە وەزارەتەکەی ئێوە پێشکەش بە کە سوکاری شەیدان دەکات چی دیکەن؟ ئەوەی کە سەردانمان ئەوەی کە خۆیان خۆیان داوایەکەن کە سوکاری شەیدان ئەوانە خۆمان نەزانین ئێستا ئێمە بە پرۆسەیەکی بەداخەوە جاری کێشەلە بە پرۆسەیەکی قورس هاتێپەڕین لە دوای چەند ساڵانی پێشووتر ئێمە کە سوکاری شەیدان و خانەوادە شەیدان سەردانمانەکەن بە تایبەتی بۆ مەسائلی تەندروستیە ئەگەر بتوانین مەسەرەن ئەوەی کە لە دەروی وڵات پێویستی بە چارەسەرکردن هەیە بۆ مەسائلی زەوی ئەوەی کە تا ئێستا زەوی وەرنەگرتووە بەڵام خۆشبەختانە ئێستا ئێمە بڕیارێکی کاقوبات جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەیە بۆ پێدانی زەوی بۆ خانەوادە شەیدانی کە زەویان وەرنەگرتووە ئێمە ئێستا کارمان لەسەر کردووە لە ڕێگەی شارەوانیەکانەوە بۆی زەویان بۆ دابینکەین و ئەو خانەوادە شەیدان بتوانین بەشێکی بچووک لەو ئیمتیازاتانە و بەشێکی بچووک لەوەی کە داوایەکەن بۆیان جێبەجەکەین ئەو پرۆسانە هەیە ڕۆژانە سەردانمانەکەن خانەوادە شەیدان بۆی بتوانین ئەوەی لە توانامانەبێ بۆیان جێبەجێ بکەین. کاکەدیبدا بەشکردنی ئەم زەویانە بە کە سوکاری شەیدان هیچ پلە بەندیەکی هەیە بۆ نمونە هەر خێزانێک شەهیدی زیاتر بێت سوودمەند بێ لە پێدانی زەویان هەر خزمەت گوزارێکی دیکە پلەبەندی نیە لای ئێمە هەر خانەوادەیەکی شەید کە ناوی تۆمار بێت لە وەزارەتی شەیدان و لە بەڕێوەبەراتی گشتەکانە پێشکەشی هەر داواکاریی بک بە پێی سیستەمی ناوەکان و بە پێی داتای خۆمان کاریان بۆکەین ئەوەی کە سوودمەند بووە جاریکە ناتوانێت سوودمەند بێ بەڵام ئەوەی کە سوودمەند نەبووە بۆی هەیە کەەوە شەهیدێک ئەگەر بۆ نمونە چەند خێزانی هەبێ لای ئێمە تۆمارە ئەو نەموچەی بۆ دابین کراوە ئەو نە پارچە زەویشی بۆ دابین نەکرێت هیچ پلەبەندێک نییە لەوەی کە مەسەن ئەو چوار شەهیدی هەبێ ئەو پێنج شەهیدی هەبێ لە پێش ئەوە بیدێتێ ئەو لە دوای ئەوە بدێتە نەخێر بەرپەی ناوەکان بەپی سیستەمی خۆمان کاری لەسەرەکەین بۆی ئەوەی کە زەوی وەرنەگرتووە ئەوەی کە سوودمەند نەبووە بۆی دابینکەین. باشە دیارە یاسایەک هەبوو بۆ چاکسازی لە گۆڕانکاری لەو پاداشتانی یاخود لەو حەقانی کە دەدرێتە کە سوکاری شەیدان تۆ باسێک لەم یاسایە بکەیت و زۆرێک لە کە سوکاری شەید تایبەت بەم یاسایەک لێیان هەیە یاسایی چاکسازی ئێمە زانین لە پەرلەمانی هەرێمەوە دەرچووە و لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانەوە تعمیم کراوە بۆ سەرجەم وەزارەتەکان ئێمە وەکو وەزارەتی شەیدان لە سێ چوار ڕۆوە پشکمان هەبێت لەو یاسای چاکسازیەیە هەم لە شەهیدان هەم لە زیندانیانی سیاسی هەم لە بەرکەوتی چەشی شیمیاوی هەم لە تاقانەکانی ئەنفال ئەمانە هەمووی ئەچنە بابی ئەوەی کە لە یاساکەیە بە سەیری دۆسیەکانیان بکرێتەوە ئەوەی کە بەدەل لە یاسای ژمارە 9 ساڵی 2010 مافو ئیمتیازاتی خانەوادەی سەربەرزی شەیدان هەیە شمولینەکە بەڵێ بە دۆسیەکانیانە ئەچینەوە ئێمە مەرجنی هەموو موچەکان ڕابگیرێت چونکە هەیە پێویستەکە بینێنەوە خانشینی موچەی خانشینی بۆ بڕێتەوە هەیە پێویستەکە کە مکوڕی لە دۆسیەکە هەبێ سەیری دۆسیەکەی بکەین کە مکوڕەکانی بۆ تاوا بکەین و ئەمانە ئەجنا ئەمە بەشێکی زۆری دەستمان کردووە بە پرۆسەکە و ئەوەی کە سەیری دۆسیەکانیانەکەین دۆسیە هەیە پێویستی بەوە هەیە کە مکوڕەکانی بۆ تەواو بکەین وەفادنامەیتیانە بەڵگەی یاساییتیانە بە هۆکارێک لە هۆکارەکان لە نەیتوانیەوە بهێنێ بۆمان ئێستا داوای لێکین بۆمانەیەنێ هەیە پێویستەکە بنێرێتەوە خانشینی پێشمەرگە لە خانشینی پێشمەرگە موچەی بۆ دابین بکرێ هەشە پێویستەکە مەسەرەن بە شێوازێک لە شێوازەکانی کە بگەڕێتەوە ئەو شوێنەی کە خۆی پێشتر موچەی لێ هەبووە لەوێ موچەی بۆ دابین بکرێت. ئەم گۆڕانکاریانە لەسەر چ بنەمایە دەکرێن؟ ئەمە یاسایەکمان هەیە یاسای تەسیسی وەزارەتەکە یاسای مافو ئیمتیازاتی شەیدان لە پێ یاسای چاکسازیە لە هەموو ئەوانەی کە بەدەرن لە یاسای ژمارە 9 ساڵی 2010
بەر یاسای چاکسازی ئەەکەون و ئەبێ هەریەکە و بە دۆسیەکانیان ئاسیر بکرێت و بخرێتەوە ئەو شوێنەی کە موچەی پێشتر بۆ دابین کراوە یان لەکوێ ئیشوکاری بۆ جێبەجێ کراوە. باشە کۆتا پرسیارم باسەوە بکەین بەم دوایانە شەڕی داعش چەند منداڵێکی بێباوە کرد بەداخەوە کارەکان بۆ ئەو منداڵانە لە ئێستادا چی بوون ئەخۆ کارەساتەکە زووە ڕەنگە زۆرێک لە خێزانەکان نەهات بێتن وەکو کەس و کاری شەید ناوی خۆیان تۆمار کرد بێ ناوی مناڵەکانیان تۆمار کرد بێت لە پای لە دەستدانی خێزانەکان یا خۆت باوکیان خزمەت بکرێن کارەکان چی بوون ئێوە چۆن هەماهەنگی ئەەکەن وەکو هەمان نەزانین پرۆسەی شەڕی داعش پرۆسەیەکی گشتگیر بوو لە هەموو عێراقا ئەوەی کە تایبەتە بە هەرێمی کوردستان تا ئەم کاتێ من و بەڕێزی قساکەین لەکوێ پێشتر باوکی موچەی هەبووە ئەو شەهیدە موچەی بۆ دابین کراوە لە شوێنی خۆی هەرموچەکانی وەراگرێ و ئێستا ئەوەی کە سەردانی ئێمەی کردووە هەموو ئیمتیازاتەکانی تایبەت بە شەهیدان کە پێشتر بۆ هەموو مناڵێکی شەهیدیا بۆ هەر کەسێکی شەهیدمان کردبێ بە هەمان شێوە بۆ ئەوانیشمان دابین کردووە ئێستا پرۆسەکە بەرە خەریکە وەرەگرینەوە لە ڕێگەی وەزارەتی شەهیدانەوە ئەوەی کە شمولی یاسای شەهیدان بکاو ئەوەی کە لە پرۆسەی بەرگری دژی تیرۆستانی داعش شەهید بووە ئەوە لای ئێمە ناویان تۆمارەکرێت و لە لیستی شەهیدانە ئیشیان بۆکرێت و سەرجەم ئیمتیازاتەکانی ئەوەی کە تایبەت بێ بە شەهیدان بۆ ئەوانی جێبەجێکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ بەڕێز ئەدیب لەتیف محەممەد بەڕێبەری گشتی شەیدان و ئەنفال کراوانی سلێمانی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بە خێراتی.